سەرۆکی ئەمریکی جۆ بایدن ڕێکلامێش بۆ ئەجندەیە خۆیان نافخۆیی دکە. بەلگەیەن پاندۆرا هورگلیەن دەربارەی فینانسێن و شارتیەن ڕێبەر و کەسایەتیەن جیهانی ئەشکەرە دکەن. هەلبژاردنێن پەرلەمانیەن عێراقی نێزیک دەبن و ئامادەکاریەن وان بەردەوام دکن. دەم باش گەلی بینەران هون بخێر هاتنە بەرنامەیەکە نویا کورد کونەکشن ji dengê ئەمریکا لە واشنگتن. لای مریشەوە ئیدەمەتان خۆش. ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە پاریسە بۆ کۆبەنەوە لەگەڵ بەرپرسانی فەرەنسا لە هەوڵدان بۆ باشترکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو هاوپەیمان پاش ناکۆکی لەسەر هاوبەشیەکی ئاسایشی لە نێوان ئەمریکا و بریتانیا و ئوسترالیا. بلینکن براوایە ئەمڕۆ سێشەممە لەگەڵ وەزیری دەرەوەی فەرەنسا ژانی فیزلیدەخیان و ڕابشکاری ئاسایشی نەتەوەیی فەرەنسا ئیمانوێل بۆنێ کۆبەوێتەوە پاش دیپلۆماتی باڵای ئەمریکا سەرۆکایەتی کۆبوونەوەی ئەنجومەنیوی وەزاری ڕێکخراوەی هاریکاری و گەشەپێدانی ئابووری دەکات و وتاریەک پێشکەش دەکات. بەڕێوەبەرەتی جۆ بایدن لە 15 سپتامبر پەیمانێکی ئاسایشی نوێ لەگەڵ ئوسترالیا و بریتانیا ڕاگەیان بە پێڕێکەوتنەکە ئوسترالیا بەلایانی کەمەوە 8 ژێردەریایی ناوەکی بەکارهێنانی تەکنۆلۆژی ئەمریکی لە ناوخۆ دروست دەکات و ڕێکەوتنەکە پاشەوە دێت کە ئوسترالیا لە ڕێکەوتنێکی پێشتر لەگەڵ فەرەنسا بۆ ژێردەریایەکانی ئەلکتریک کێشایەوە و پاریسی تووڕە کرد. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن vê hefteyê reklamêj بۆ ئەجندەیە خۆیان نافخۆیی دکە. پارتیا دموکراتیا سەرۆک li ser du projeya seyan parçe bûye yek ji wan pakêteke bînesaziyê ye bê 1.2 trilyon dolar e û ya din jî bernivîseke xerciya civakî bi 3.5 trilyon dolar e. سەرۆک بایدن ئەم هەفتەیە لەژێر فشارە بۆ بە یەکگەیاندنی هەردوو لایەنی پارتە دیموکراتەکەی لەسەر دوو پرۆژە قانونی خەرجی یەکجار مەزنکەوە بە یەکەوە بەستراونەتەوە و کلیلی بەرنامە ناوخۆیەکەیەتی. من پێتان دەڵێم ئێمە ئەمە بەجێدەگەیە نین، گرنگ نییە کە ئایا لە 6 خولەکدا دەبێت لە 6 ڕۆژیان لە 6 هەفتەدا دەبێت. ئێمە ئەنجامی دەدەین. با پشتیوانی هەردوو پارتیەکە پرۆژە قانونەکەی ژێرخانەکە 1.2 تریلیۆن دۆلارە بۆ ڕێگاوبان و پرد لە سینەت پەسەند کراوە. بەڵام لە ئەنجومەنی نوێنەران پێشکەوتوخوازەکان لە ناو پارتی دموکراتدا دەڵێن پرۆژە قانونی ژێرخانە پەسەند ناکەن ئەگەر پارتیەکەیان نەگەنە سەودایەک لەسەر بەرنمەیەکی مەزنتری 3.5 تریلیۆن دۆلاری سەبارەت بە بەرنمەیەکی خەرجکردنی کۆمەڵایەتیکەوە پارە لە خۆ دەگرێت بۆ دەستپێشخەریەکانی وەک ژینگە، پەروەردە و بایخپێدان بە مناڵان. نانسی پلوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەنگدانی لەسەر پرۆژەی ژێرخانە دواخست، ئەمەش هەندێک لە نەرمڕێیانی تووڕە کرد. لە بەیاننامەیەکدا سیناتۆر کریستن سینەما کە دێموکراتەکی نەرمڕێی ویلایەتی ئەریزۆنایە گوتی دواخستنی دەنگدانەکە مایەی لێبوردنی نییە و سەری سوورمان لەوەی پرۆژە ژێرخانەکە ڕابگیرێت لە پێناو خەرجیەکی گەورەتر. کۆماریەکان دژی بەرنمەیەکی مەزنتری خەرجکردنن. لەمبارەیەوە سیناتۆر جان بارسۆ کە کۆماریەکی ویلایەتی وەیامینگە لە بەرنامەی فاکس نیوز سەندەی بەرنمەکەی بە پرۆژەیەکی مەزنی بێبایەخی حکوومەتی سۆسیالیستی ناوبرد. دموکراتەکان بە جیاوازێکی ئاستەم لە ئەنجومەنی نوێنەران و لە سینەتیشی وەک یەک دابەشبوونە کە جێگری سەرۆک کامیلا هاریسی پێویست دەبێت بۆ گۆڕینی هاوسەنجی لە حاڵەتی یەکسانیدا بۆ ئەوەی پارتیەکان یەک بخەن کە ئەگەر بیانەوێت بەرنمەیەکی مەزنتر تێپەڕێنن. هەردوو پرۆژە یاساکە شان بەشان یەکتر بەرەو پێشەوە دەڕۆن، یەک لە دوای یەک بەرەو پێشەوە دەڕۆن. ئێمە دەبێت هەردووکیان تێپەڕێنین. ئەنجومەنی نوێنەران بۆ 2 هەفتەی داهاتوو لە پشودان سەرۆک بایدن بە دموکراتەکانی گوتووەکەوە بەهای پرۆژە قانونەکە وێ دەچێت کە پێویست بکات کەم بکرێتەوە بۆ 2.1 تریلیۆن دۆلار. هەروەها هەندێک لە دموکراتە پێشکەوتوخوازەکان دەڵێن چارەسەریەکی مامناوەندی شیانی هەیە کورتکردنەوەی دابینکردنی خەرجی بۆ ماوەی پرۆژەکە لەخۆ بگرێت. سەدان ڕۆژەمە نووسی بە دووەچوو لێکۆڵێنەوە لە ڕۆژ یەکشەممە
دوای چەند مانگێک لە تێکەڵبوون و لە ڕێگەی پێداچوونەوە بە میلیۆنان بەڵگەنامە کە لە پێشدا ئاشکرا نەکراون ڕایانگەیان کە سەرکردەکانی ئێستا و پێشوو لە سەرانسەری جیهانەوە سامانێکی زۆر و خانوبەری نهێنیان لە سەرانسەری جیهاندا پێکەوە ناوە. با بزانین ئەم ڕۆژنامەنووسانە چیان دەستکەوتووە. سەدان ڕۆژنامەنووسی لێکۆڵەرە ڕۆژی یەکشەممە دوای چەند مانگێک پێداچوونەوە بەسەر میلیۆنان بەڵگەی ئاشکرانەکرا و ڕایەنگەیان کە هەندە لە سەرکردەکانی ئیستا و پێشوو لە سەرانسەری جیهاندا سامانێکی زۆر و خانوبەری نەهێنیان لە سەرانسەری جیهاندا کۆکردووەتەوە بۆ خۆیان. ئەو دەکیۆمنتانەی کە بە بەڵگەکانی پاندۆرا ناودەبرێ 5 ساڵ پێشیستا لەلایەن ڕۆژنامەوانانی لێکۆڵەرەوە ئەنجام دراوە و ئەوە پیشان دەدەن کە سەرکردەی وڵاتان لە 5 کیشوەر سەرمایەکانیان شاردووەتەوە. بەڵگەکانی پاندۆرا دارایی و سامانی 35 سەرکردەی ئیستا و پێشوی وڵاتانی جیهان لەوانە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا و تۆنی بڵێر سەرۆکوەزیری پێشوی بریتانیا و ئەندرا بابێ سەرۆکوەزیری چێک و شا عەبدوڵای ئۆردونی ئاشکرا کردووە. بەڵگەکان لە 29,000 ئەکاونتی دەرەوەی وڵاتان لە 14 کۆمپانیای خزمەتگوزاری دارایی کە لە وڵاتانی سویسرا و سنگاپۆر و قۆبرس و بێڵز و دورگەکانی ڤرجینی بریتانیا و شوێنەکانی تر کار دەکەن کۆکراونەتەوە. لە نێو خاوەن حسابەکاندا زیاتر لە 130 کەس لە لیستی گۆڤاری فۆربس وەک ملیاردر ناوبراون و زیاتر لە 330 بەرپرسی گشتیش لە زیاتر لە 90 وڵات و ناوچەدا ناویان لە لیستەکەدا هاتووە. لێکۆڵینەوە لەسەر نزیکەی 12 ملیۆن بەڵگە لە 14 سەرچاوەوە لەلایەن کۆنسەرسیۆمی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانی لێکۆڵەری بنکە لە واشنگتۆن بەڕێوە براوە و 650 ڕۆژنامەنووس لەسەر تاسەری جیهانەوە کاریان لەسەر ئەو پرۆژەیە کردووە. ڕۆژنامەی واشنگتۆن پۆز یەکێک لەو دەستگانەی ڕاگەیاندن کە یارمەتی دەربووە لە ئەنجامدانی لێکۆڵینەوەکەدا دەڵێ کە فایلەکان بریتین لە ئیمەیلی تایبەت و بەڵگەی نەهێنی و گرێبەستە نهێنیەکان و تۆمارەکانی دیکە کە دارایەکانی ئاشکرا کردووە و دەری دەخات کێ لە پشتیانۆیە. بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن. بەڵێ گەلی بینەران وەکو مەدوێت راپۆرتەی دەژی بهیست بەلگەین پاندۆرا ژ ڕۆژێک شەمێڤە دمانشێتا دەنە ڕێبەر و کەسایەتیین و هەروەها سەرۆکن حکوومەتان هەلوەستە هەمبەرڤەیەکی ئەشکەرە دکەن ئاگاهیان دەدەن و هەروەها هەلوەستێن بگشتیەن حکوومەتێ دەربارەی ئەشکەرکردنێن vê van tiştێک و vê rêxistinahan kiriye ji bo em bêtir li ser belgeyên Pandora bizanin û giringiya wan fêm bikin. Niha ji Londonê Doktor Zara Salih şrovekarê siyasî bi awayekî zindî bimirayî. Doktor tu bi xêr hatî berî her tiştî heger dikaribe bi awayekî berfirehtir li ser van belgeyan biaxive ji bo bînerên me. بله سلاف بوتا بو حمو تماشاوان دنگی امریکا هلبت بو سيرو جا براستي او ميديا جهاني تفل سر فان كاغازين باندورا داخفن وتين نوچين سركا براستيش برغو ابتشتن يعني ابجاراي كما بفيرنجي هاي جو بشويكا برفراه يعني 12 مليون وقت ذا برود جهات قالك ديار دبن جوان كسايتين جو حتى هايرو سر دسلادارنا هناك جوا دان ولاتن تايبت افت جرينجيا في فان كاغازين باندورا جول فا ولاتن جو قاشو بديمقراطيه باندكن يعني نهال ولاتن جهانات دوا وكا ولاتن عربا ولاتن اسيا ولات حموس صندوقا باندورا انا بهنا جنيجي تي وقت يعني بيجي دوان ولاتن توتاليتار ده للفان دفرا براستيجي باندورا وي قالكي هاي السر دسلادارة يعني حكومات ده الوشن بريطانيا أبو رجاس السيايا جو أف كغازي باندورا ميديا ده باشتي شو باندن نخاسم جو إيرو البريطانيا كونفرانسي بارتيا كونسيرفاتيفا يا جو دسلادارة يا بوريس جونسون دهوني يعني او روزنامه فانا بقركا بوريس جونسون قلت يعني وقت بي او درفتها وجه برسين كاغلو دكتور بري ام خوازن تبيتر لسر اف مثلا يعني بريطانيا دو الين في دو ذهنيك جي سروك وزير بري توني بلير وجنا خو اوجي ديفان بلغان دهاتنا بنافكرن وهروها سروك وزير نوها بوريس جونسون جيتي دهاتيه بنافكرن ده هند كيسن كنتاليه ده افايا حتى تشرا داي وي باندوري للسياسه النافخوي يا بريطانيا بك از باور دکم وی باندوراوی گلکی هبش برگو نها دسلاداریا بوريس جونسون دروش گلکی زحمت ده نخاسم پشتی
برزغريكا كورونا انها تديت كريزن نودر كتنا كريدن انرجيه لبريطانيا يادي تر بهابونا مواد الفيدي يادي ترجي كان بونا بيشتي بريكسيت داس بيكر ايرو بصدي هزارا كسين اوروبي ايغول فر بري كاردك انها نما الفرن يعني انها اول جور جدرن ما بجن تاني شوفير جمال دولار 100,000 بيويستج بوي جو اريكاريه بكن دا كانوا بلان بقرين بريطانيا يجوا نفطة يعني فرداس باوردكم ايرو اوبوزيسيون يعني بارتيا ليبر يا كركرة او درفتا كباشا جيرو جو كاربي بهتربا في الشارع بكيد بنفان كغزل باندورا داش برغو يك جوان كساتين جو برا يعني برين قالك حمله يا بوريس جونسون دا 2019 دا ابو يك جوانا او يعني دو او بخو جوان كسين ايه نافي دفا كان غازل بنجين باندورا دهاتيا ود يعني كومباني نميجي لوان او بريتش فيرجن ايلاند او جزيرين ايه كجك بريطاني ايه هنا الورك كومباني وان هنا يعني وافجي شويكا سبيكرنا برايا د الغوريس يساي لدفردم تشتكي ديجي لبريطانيا هيا جو هناكي يعني اليسايد زيفرن يعني د سيستم فان بارتيا دا بشك هيا خال هنا مثلا او اريكاريه يعني اريكاريجي بس يعني كسك وبخوازي اريكاريه بكي تشتكي يسايا او تشهي شرط مرجوان دفي او كساتيه هن بين الناس كرن لدفردا او كساتين ببوره دكتور اللي ام تخوازن جبرجو قال لك بابت وقال لك هسايتي ولات وكامباني ديفان بلغا عند هاتنا بنافكرين يك جوان كامبانيا كتركيا كامبانيا كمزنيا تركيا كو بربرس بو د افاكرينا قصر سروكاتيه لتركيا سروكوزير يعني سروكوزير ويتشاغي وسروكي نوها رجب طيب اردوغان اوجي دفي ديفان بلغا عند هاتنا بنافكرين جرينجاوي كيتشيه بلي براستي يعني بهتر شافتين سر بريطانيا جبرجو او كومبانيا بريطانيه البريتش فيرجن ايلاند او يا سركيه جو او كومبانيا نافي خلويدي ريجستر تكن بنافنا ناس وجبرجو دوردا او باجا تاكسان نادن قبل جي جرك كما لجبل طارق هالور يعني اب كومبانيا ها بخو يعني يا في امران التشيكيا تركيا جو او قصرة أردوغان أفاكر بو يعني الوال الجزيرين البريطانيين نافي قيد كريبو لقابات فقرين دوسيا أو ناف نينا نافي رستي نينا باوردكم يعني ويدان دورا ويل سر جبرجو أردوغان إيرو أوجد كريزة كده يعني نزيك دمن هالبجارتين برلمان وسروكاتية التركي از باوردكم وي ركبريا تركي فيك كاغتي باش بكار بينيش بو فشاري لسر أردوغان بكي وجبوي بشكي دفان هالبجارتنا دا وقال لك از باوردكم افنو سري طايا دفان 12 مليون بلغادا وامي قال لك تشتين عجيب از باوردكم ببين وقت شاوا باندورا دهندرو بس ندوق دا قاشقاجي بوتخست وقت بيتشتي خراب درخي خو دكتور دما بلافبونا فان بلغيان جيبال كيش برغول قالك ولاتن كو ريبري وان كسان يعني كامبانيين مزن غريداي حكومتي انه هالبجارتن لويدكي يا البرن يانجي تينكرن جبرلو بالكيش من بزان كاوي افيك تاثير وانجام الوانيا كان بكنه ها برسامني داوي وقتها ما قالك لما دكتور للسر قرالي اردني شاه عبد الله ويش برش خو حكومة أردنية برسف دابو قلتو تشتكي نورمال يعني نقانوني دفان آگاهيان دتنيك والفلوريدا بيا لواشنطن بالنظام مكويدة كي بخانيا بكرة تشتكي نورمال السيرفي كي تشد بيجي بلي او خويا يعني تريد ولات نوكا كرالوكا الاردن وانا الجب وانا ولات وملت وعرض حمو اي واي ملكي وايد بينن بس تشت قافاش كرب ودفردا يعني دفردا تشاوا قافا تشتكي بدزيها تكرن يعني الاردن كريزا كده يا لبريطانيا تديت برياوي شركتها بريطانيا هن تشاردا تديت مالو ملك كرينا لبريطانيا والامريكا از باوردكم
او فيدكر نجوي سيستما ليس يعني شركات وهميه دكتور ببورا بو اظن بابت قالك برفره اللي وقت ما طنجه شروفكاري سياسي دكتور زارا صالح بمره بو باوي كي زنديج لندن قال لك سباس بو بشداري وشروفه انت سپاس بۆجی نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. عێراقیەکان لە 10 ئۆکتۆبر پێنجمین هەڵبژاردننی پەرلەمانیان ئەنجام دەدەن هەر لەو کاتەی هێرشی بەڕێبەرایەتی ئەمریکا کە سەدام حوسێنی لە ساڵی 2003 لەسەر کارلادا و لە دەرەنجام سیستمێکی ئاڵۆزی فەرەلایەنی دروست بوو کە تا ڕادەیەکی زۆر بە خێڵەکی و نەژادی پێناسە دەکرێت و کێبڕکی لەسەر دەکەن. سەرۆکۆمەری عێراق بەرهەم ساڵح لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژەماوانیدا بە بۆنەی سەردانەکەی لە ڕۆژ یەکشەمە بۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان وتی من ئەو ئاڵنگاریانیەی کە لە پێشماندایە و تا ڕۆژی هەڵبژاردن بەکەم وەرناگرم. إجراءات التي قامت بها المفوضية وبدعم ئەوەی تامڕۆ بەدەست هاتووە زۆر گرنگە و دەبێت دانی پێدا بنین و بەرز بینرخێنین. هەڵبژاردننی یەکشەمەی داهاتوو بە ئومێدەوە فیستیڤاڵی نەتەوەی دەبێت و دەبێتە دەرفەتێک بۆ بەهێزکردنی عێراق و بۆ ئەوەی عێراقیەکان سەربەخۆی و سەروەری خۆیان دووپات بکەنەوە دەست بە چاکسازی ڕاستەقینە بکەن کە مافەڕەواکانیان مسۆگەر بکات. لە پێش کۆنگرە ڕۆژەماوانیەکەدا کارمەندانی دەستەی هەڵبژاردنەکان پێشانی نەواندنی سیستمی دەنگدانی دیجیتاڵی ئەمساڵیان ئەنجامدا کە بۆ بە خێرەگەیاندنی دەرەنجامەکان و ڕێگەگرتن لە ساختەکاری داڕژراوە. ويستحق منا الإشادة والتقدير. ئەو ڕێشوێنانە لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە بە پشتیوانی نوێنەرانی نەتەوەی گرتوەکان وەرگیراوە. ڕێوشێنی نایابن بۆ ڕێگەیگرتن لە ساختەکاری و چارەسەرکردنی ئەم کەم و کوڕیانەی لە هەڵبژاردنەکانی پێشوودا کەوای لە هەوڵاتیانی عێراقی گومانیان هەبێت و بڕوا بە هەڵبژاردنەکان نەکەن. لە هەمان کۆنگرە ڕۆژەماوانیەدا جنین هێنسن پلاسشارد نێردراوی باڵای نەتەوەی گرتوەکان بۆ عێراق وتی بەڕاستی من لەو باوەڕەدام کە ئەم هەڵبژاردنە توانایی ئەوەی هەیە کە زۆر جیاوازتر بێت لە هەڵبژاردنەکانی ساڵی 2018دا. I truly believe that these elections have the potential to be very different from the elections in 2018. تا ئێستا زۆر باشە هەر هەفتەیەک ماوە من تەنها یەک شتم هەیە بێڵێم ئەوەیە خۆشبەختی بۆ هەموو لایەک و تکایە و داوا لە هەموو کەس لە عێراق دەکەم هاوڵاتیان و کاربەدەستان کەم هەڵبژاردنە بکەنە سەرکەوتنێکی گەورە بۆ هەموو عێراق. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە مانگی ڕابردوو ڕاگەیان کە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 24 کاتژمێر دوای دەنگدانەکە ڕادەگەێنرێت کە بریارە لە 10 ئۆکتۆبر ئەنجام بدرێت. لە کۆنگرەیەکی ڕۆژەماوانی جیاوازدا لە ڕۆژی شەممە سەرۆکی کۆمیتەی باڵای ئاسایشی هەڵبژاردنەکان ژەنڕاڵ عەبدوڵەمیر شمەری بە ڕۆژنامەوانانی وت کە فڕۆکەخانەکان لە بەغدا، نەجەف، بەسرە، هەولێر و سلێمانی لە ئێوارەی 9 ئۆکتۆبرەوە تا بەیانی 11 ئۆکتۆبر دادەخرێن و هاتوچۆ لە نێو ئستانەکاندا لە ڕۆژی هەڵبژاردن قەدەغە دەکرێت و وتیشی ئەگەریش پێویست بوو قەدەغەی هاتوچۆ ڕادەگەیەنرێت. عێراق لە 10 ئۆکتۆبر پێنجمین دەنگدانی پەرلەمانی خۆی ئەنجام دەدات لە وەتەی هێڕەشی بەڕێبەرایەتی وڵاتی گرتوەکان کە سەدام حوسێنی لە ساڵی 2003 لادا و لە دەرەنجام سیستمێکی ئاڵۆزی فەرەلایەنی دروست بوو کە تا ڕادەیەکی زۆر خێڵەکی و نەژادی پیاناسە دەکرێن کە لەسەری کێبڕکی دەکەن. هەر گریدای هەڵبژاردنên عێراقی کۆ لە 10 ئۆکتۆبرا یعنی vême hê li dar dikevin li parêzgeha Duhokê ya Herêma Kurdistanê 8,000 aliyên yan 8,000 welatiyên derbeder an ku aware dijîn ku mafê wan jî di van hەڵbژaردنên Iraqî de hene. Karbidestên neteweyên Yekbûyî Komîsyona Bilind ya hەڵbژardinan li nav kampan civînan li dar dixin ji bo got û bêşkirina dengdana pêşwext. 4 روشمانە بۆ دەنگدانا تایبەت و 6 ڕۆژ بۆ دەنگدانا گەشتیە جڤاتە نوێنەرên عێراقê 8,000 ئاوارە لە Duhokê di kempa da û ji derveyî kempan dê dengê xwedên di dengdana taybet da. Ofîsa Duhok bi amadebûna nûnerên UN û rêveberiya koç û koçbera û kempên awaran rêniştinek pêkîna ji bo çawaniya dengdana awaran. Dengdana awara dê ilgel dengdana taybet bi roja 8 deng
هشتی ده دیت انجام دان فرما دنگدانان وکی فرما تایبت به روزا دنگدانا آوار اف آوار دنگ خود ده کارت یا بایومتری جهت سحب کردن افریقا گل جی سی سی ام ده گرفه برید کمپا افریقا کومبین آلیت دنگدانا آوارا دیوان شلوکن پیدوی دخال بهنا برچاف کردن دم آوارت دنگ خود ده یک فرمانبری کمیسیون ده پارزگاه و بازنی بو دست نشان که شنیکا ده آوار دنگ خودت خالا دوی اوا وقتی آوارت دنگ خودت پیدوی یک جمع مستمسکت فرمی که خوبین داکوبشت دنگ خودت جمارا آوارن دل پارزگاه دو که دنگ خودت نزدیکی 8000 آوارنه هفکاری دنافبرا ریوبریا کوچ و کوچبر و برسفدانا قیرانا دگل کمیسیونا بلندیا سربخویا هر بجارتنان اوفیسا دهوگ آماده کاری کری نجبو آواره برنگک سرکفتی و بی آریشه دنگین خوب بدن تنسیق ما هماهنگی مدگل کمیسیونا بلند هلبجارتنا اوفیسا دهوکری و چندین کمبون میت گلک انجام داین ادگل ریوبرین کمپا ادگل نینرت میت قایم مقامیا بوغان آوارش در و کمپا ادگل مختارا گل خلککی تاکو ام گهشتینا افریقا کو حسرا وان آواره همیا دیف رنماین کمیسیونت هاتی نکرن و بنگه هندنگ دانید بو هاتی نوکرن و بردوام بو بلا فکرنا کارتن دنگ دانه دناف کمپاش در وی کمپان دا بیجنا ما مثلا چاوا هونه انتخابات هاكن فترة ام همو ام هادرن جبر انتخاباتها وجاء الكامباجي ده جي تشي جرينج مرة كميتشنا سر دنگداني امد كامبا الهشتي مهي دنگدانا خاصة مثلا عدهي مهي من الهشتي مهي شلچن هر یک جما زاني و چك دري و چاوا انتخاب کا دنگدانا تایبت دل روژا هشتی ده لدمجمر هفتی سپیده دست بکد تا ششی ایواری ده بردوان بید بو هیزن سربازی و دزگهن امناهی و کسین دست سرکریل گرتی خانه و آواران سلام بالایی دنگ امریکا دهاک چەکێکی نوێ و یاخود دەرمانێکی نوێ لە دژی کۆڤید-19 هەیە و بە شێوەی کەپسولە. کارۆلین پرسیۆتی لە دەنگی ئەمریکاوە باس لەوە دەکات کە چۆن پێشکەوتنیکە و بۆچی قۆرس یان حەبەکانی تر کە دوزراونەتەوە تا ئێستا گوێمان لێ نەبووە. لە کۆشتی سپیەوە ڕادەگەیەندێت لە ئەمریکا مردن بە کۆڤید-19 گەیشتۆتە 700,000 کەس. ئەوە ژمارێکی ترسناکە لەو کەسانەی کە گیانیان لەدەستاوە. بەڵام ئێستا هیوایەکی نوێش هەیە کۆمپانیای مێرک حەبێکی دروست کردووە کۆمپانیاکە ئەڵێ حەبەکەیان ڕێگە لە ڤایرۆسەکە دەگرێت زیاد بکات ڕەنگە لە نەخۆشخانەکان ژیانی چەندین کەس لە مردن ڕزگار بکات بە بەکارهێنانی لە سەرەتای توشبوونەوە ڕێگە دەگرێت لە چاک نەبوونەوە و ڕێژەی مردن و مانەوە لە نەخۆشخانەش دەگەێنێتە نیوە. دەتوانین بچین بۆ دەرمانخانە لەوێ دەرمانی خۆیان ببن وەک هەموو دەرمانێکی دیکە ئەمەش ڕێگەمان پێدەدات کە خەڵک زووتر چارەسەر بکەین و نرخەکەشی زۆر کەم بێت. ئەم دکتۆرە کە پزیشکی هۆبەی فریاکەوتنە و هەروەها بە دوای دۆزینەوەی چارەسەری کۆڤید-19 ئەگەڕێت دەڵێت سێ حەبی تریش خراونەتە ڕوو یەکێکیان بە ڕێژەی سێ بەرامبەر پێویستبوون بە ئۆکسیجین کەمەکاتەوە حەبەکانیش لە ڕەفەکانی دەرمانخانەکانە ئەمێنێتەوە ئەگەر FDA ڕەزامەندی لەسەر نەکاو پارەی بۆ دابین نەکات. حکوومەتەکەمان ئامادە نییە $500,000 لە دراسەکەدا خرج بکات. ئێمەش پێش بە کۆمپانیەکان دەبەستین بۆ ئەوەی دەرمانەکانیان پێشکەش بە بەڕێوەبەراتی خواردن و دەرمان بکەن. لەبەرەوەشە کە ژمارەیەکی زۆر لە داهێنان نابینین. لە ئەمریکا شارەزایان نیگەران لەوەی کە ئەمریکیەکان زیاتر پشت ببەستن بە حەبە تازەکە و دوورکەونەوە لە وەرگرتنی دەرزیەکە کە دژە ڤایرۆسەکە لە لەشا دروستەکە بەڵام دەربارەی وڵاتانی هەژار لە ڕووی ئیدارەدانیەوە حەبەکە ئاسانترە هەروەها تواناییان بەسەر بڕی تێچوون و دابەشکردنیشدا هۆکارێکی ترە. فەرناندێز هیواخوازە هەندێک لەو دەرمانانە ڕەزامەندیان لەسەر بکرێت. وا بەرەو 2 ساڵ دەچێت هەموو ڕۆژێک لە شەرداین سەیری خەڵکەکە دەکەین کە دەمرێت. ئەزانی قورسە کە خەڵکی کۆمەڵگەکەی خۆت باوەڕت پێ نەکەن. لەو باوەڕەدان کە تۆش بەشێکی لەو موعامەرەیە یاخود تۆ زۆری پێوە دەنیت و شت دروست دەکەیت. ڕۆژانە دەچیتە سەرکار و مردنی هەندێک خەڵک ڕادەگەیەنیت. کۆمپانیای مێرک پلان دادەنێ بۆ وەرگرتنی ڕەزامەندی بە مەبەستی بەکارهێنانی خێرای دەرمانەکە کە ماوەی 2 مانگی پێدەچێت.
یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی کارلن پرسوتی لە واشنگتنەوە. لمها ايلونه اندكسا باوريه يا ابوريا تركيا برجايا 1.8 صدي بلندبو حكومة تركيا فيك بشراز دكا لنا اوبوزيسيون ونجي سنديكين بازرگاني وخلق باور دكين كو ابوريا وليد باشتر بويه لگوری لیکونینا دسته ستاتستیکا ترکیه تویکی اندکسا باوریا برخوران دمها ایلون دا سدان 1.8 بلند بویه. دیسا لگوری و دانین رسمی دمها تباخه دا اف اندکس هفته و 8.2 دمها ایلون دا جی درکتیه هفته و 9.7. همان رقمین توی که جعالی رایدارین دستلاتی و جی تین دوباره کرن. لی اپوزیسیون ترکیه وان رقمان راست نابینن. دکولانین انقره دا جی اسناف و کریار باور نکن کو دواره آبوری دا پیشکتنه کهیه. آیهان سنبل بخواه دناوا بازار دا میوه فروشه. گازین جاوی اوه کو بازار واله و کس تشتکی ناکره. او هستخواه وها دیار دکه. Hiçbir tarafta iş yok. Kesinlikle hepimiz zaten mağduruz. Binirin, bazar betala. Karobar li tu derekî nemaye. Min seyra xwe firot ku deynê xwe bidim. Çima? Ji ber xirabbûna aboriyê. Gava kar nebe em jî nikarin bi rêkûpekî kar bimeşînin. Tiştê ku di destê me da hebûn hemû çû. Tiştê ku em qezanc kiribûn ji destê me sendin. Kesin ku li Tirkiye ji karketine pirê wan li ber pêdiviyan mecbûr dimînin ku kar bikin. Yıldırım tetik demeka derece ku ji karketiye. Lê li ber debar nekirinê ew dibêje ez neçarim ku kar bikim. Tetik hestê xwe wiha radigîne. Benim maaşım ona bağlı. Maaşa min ya ji karketinê hemû diçe teqsîtan. Li ber wê jî ez nikarim debara xwe bikim. Li ber wê jî ez niçarim ku poşetan bifroşim. Li wê derê ez pereyê nanê xwe derdixim. Ji wê jî raşukir. Ji bo rastbûna aboriya Tirkiye ne baweriya esnafên Enqerê û ne jî baweriyên hemwelatiyan maye. Destilatî herçi qas aboriyê baş Diyarbikê jî lê li kolanan hiç kesek wisa nabîne. Eyüp Demîr, Dengê Amerîka, Enqere. Li bajarê Betlîzê li Tirkiye otomobîleke penaberan rastî bûyereke trafîkê hat. Li gundê Reşadiyê yê Tetwana Bedlîsê di encama bûyera trafîkê de kesek bi navê RI û 13 kesên din ku piraniya wan penaber bûn birîndar bûn. Li gor hêzên ewlekariyê qaçaxçiyan neh penaber li otomobîlekê siwar kiribûn û ew ji wanê dibirin Bedlîsê. Nehate diyarkirin ka ev penaberê ji çi welatî ne, lê li wê deverê hejmareke mezin ya penaberên Efganî dimînin. Belê bînerên hêja bi vê yekê jî gihiştin dawiya bernameya xwe ya vê hefteyê heya bernameyeke din bimînin di xêr û xweşiyê de. Demîra xweş.